بزانە ئەوە کێیە چ ڕوون تێکە کاگێ من مەڵام سەرچنار چۆنی کاگێ من وەزت چۆنە ماشەڵڵا خاوەنی ڕیستۆرانتەکەی و خۆی نەفەر بەڕێەکە و لەگەڵ وەستاکانە لێرە هیچ فەرقی نییە سێریکە ماشەڵڵا لەو سادەییە ماشەڵڵا دەستی خۆش بێ کاگێ من وصحي من ماندونا دي بس كلمني هنا برنامجنا سناسي خانم زوزو خوش ويننا مال دول الناس کاگێ من خەڵ چۆن مەڵام سەرچنار بدۆسێتەوە لە برمیگان سەڕۆت B219LX وصل حفشة لخدمتي میوانە بە ڕێزەکانە سێری سەرنجی منی ڕاکێشاوە لەبەر سێبەرەکە سێرێ گڵۆپە سێرێ ماستاوە خۆتی یەکەی سێری ماستاوەکە ئەمەیە سەی ماشەڵڵا خۆشەویستان هاتمە بێرمینگام خواردنەکەی مەڵام سەرچنارم تاقیکە و لای کاکە هەیە من بەجددی بە لەزەت و زۆر خۆش بوو هیوادارم ئێوەی بینن و میسەری بەڕێزن کە ئەم ڤیدۆ بینن بێن سەردانی مەڵام سەرچنار بکەن لە بێرمینگام باشترین خواردنیانەیە لە کاگێ من ڕازیت؟ تۆ لە کاگێ من ڕازیت؟ چی وێ بە کاگێ منی وەستا؟ تۆش وەستای ماشەڵڵا دەمێکە خەریکی هەمیشەی؟ ماشەڵڵا ماشەڵڵا لەو دەست و بەڕەنگینە ئەی تۆ کاکە لە کاگێ من ڕازیت؟ ها؟ کاگێ من لێی ڕازیت؟ ایشی دە نەفەرەکە دەستی ئیشی دە نەفەرەکە ماشەڵڵا ماشەڵڵا ئیشی دە نەفەرەکە ئیشی دە نەفەر خۆی لەگەڵ ستافەکانە جا ناگاتەوە ماشەڵڵا ئیشی دە نەفەرەکە لەو سادەیە ماشەڵڵا هاي مونتاژەکەی یک معون گەز وەکو شەبۆ تێگا سێرم یەکاوی قۆزی بڵێ نیست شەبۆ نیستکە خۆی مریشی گای قۆزی ئەو دیکۆرە جوانەیان هەیە خوا بەخێر بێن سێ ماشەڵڵا